بینەرانی زێدە زیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ خۆشحاڵم لەم چاوپێکەوتن و دیدارە تایبەتە لەگەڵ جەنابی کاکیە من هەورامی هاتوومەتەوە خزمەتتان. دیارە بابەت زۆرە لەگەڵ جەنابیان باسی بکەم، حتمما لە کۆنفرانسی ئاسایشی میونیخەوە دەست پێ ئەەکەین. گرنگی ئەم کۆنفرانسە بەنسبەت ئەو حزورە گەرم و گرنگەی هەرێمی کوردستان لەوێ دیدار و کۆبوونەوەکان چاوپێکەوتنەکان بەرەو پێشچوونەکان لە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان دیارە جەنابی کاکیە من ورتر قسەی لەسەرەکە، بەڵام ئەو هەموو با بڵێن زلهێزانە کە لەوێ حزوریان هەبوو، ئەو هەموو وڵات و کەسایەتی و سەرکردە و سەرۆکە کاریگەرانەی کە لەوێ حزوریان هەبوو دیداریان لەگەڵ جەنابی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەبووە و زۆر بابەتی تایبەت بە ئاسایش، تایبەت بە ئابووری، تایبەت بە پێگەی سیاسی و دیپلۆماسی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆیان لەبارەوە کراوە. خۆشتان ئاگادارن ئەمڕۆ سەردانی ڤاتیکانیش هەبوو کە گرنگی تایبەتی خۆی هەبوو. کاکیە من وردەکاری زۆری لایە کە بۆمان باس بکات. حتمما ناکرێت کاکیە من میوانم بێت و باسی پێگەی هەرێمی کوردستان لە حکوومەتی نوێی عێراق باس نەکەین کە بە تایبەت کە ئێستا نوێنەرانی کورد لەوێن و زانیاری زۆر نوێ هەیە لەو بارەیەوە. حتمما باسی پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەکەین، باسی ڕۆڵی پەرلەمانەکەین و زۆر بابەتی دیکەش دڵنیام ئێوە پێتان خۆشە زیاتر گوێتان لە کاکیە من بێت. کاکیە من هەورامی جێگری سەرۆکی پارلەمانی کوردستان و ئەندامی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆنفرانسی ئاسایشی میونشن سڵاوتان لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. بە لەوێەوە دەست پێ بکەین. حزوری ئەم ساڵی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی کاک مەسرور حزورێکی گرنگ و یعنی جێگەی پێزانین بوو لە مێدیا جیهانیەکانیش. ئەم کۆنفرانسە چی بۆ پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان زیاد کرد وەکو شخصیەتێکی معنەوی و وردەکاریەکان وردە دێنە سەر باسکردنی؟ سوپاس کاگیادگار. جارێ پێش هەموو شتێک کۆنفرانسی ئاسایشی میونیخ کۆنفرانسێک یەکێکە لە کۆنفرانسە هەرە گەورە و دیارەکانی جیهان کە تیادا کۆمەڵێک بابەتی نێودوڵەتی تێدا باسەکرێەوە. ئەم ساڵ ئەمە 56مین کۆنفرانسە کە ئەنجام دراوە. هەرێمی کوردستان لە 2015 بەشدار بووە، لە 2016 بەشدار بووە، لە 2007 بەشدار بووە، لە 2010 بەشدار بووە و لە 2019 بەشدار بووە. ئەم ساڵیش وەکو 2020 شاندی باڵای هەرێمی کوردستان لەبەرەوەی داوەتنامەکە بۆ ئێمە هاتبوو لە سەرۆکایەتی پەرلەمان بۆ من هاتبوو لەمی ڕئیس پەرلەمان و بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش هاتبوو بۆ وەکو شاندی باڵای هەرێمی کوردستان بەشدار بووین بە سەرۆکایەتی بەڕێز کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم کۆنفرانسە بایەخەکەی لەوایە کاگیادگار کە هەموو ساڵێک ژمارەیەکی زۆر سەرۆک و سەرکردەی وڵاتان بەشدارە بن. بۆ ئەم ساڵیش نزیکەی 500 کەس لە بڕیار بەدەستەکانی جیهان بەشدار بوونی تر لە سەرۆکی ئەڵمانیاوە بیگرە، لە سەر کۆماری فەڕەنساوە بیگرە، لە سەر وەزیرانی کەنەداوە بیگرە، لە کۆمەڵێک لە سەرۆک وەزیران و وەزیری دەرەوە. فەڕەنسا یەکەم جارە بەشداری ئەکات، بەشدار بوون جاران، بەڵام لە سەراستی وەزیری دەرەوە بەشداریان کردو. بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان بەش هەر بۆ خۆی ئەم داوەتنامەناردنە و بەشداریکردنی هەرێمی کوردستان بە شاندێکی باڵا و فرەئاست بۆ خۆی جۆرێکە لە ناساندنی هەرێمی کوردستان و ڕۆڵی هەرێمی کوردستان و بایەخی هەرێمی کوردستان بۆ ئەو چەمکانەی کە لەناو کۆنفرانسەکە قسە باسی لەسەرەکرێ. باش جگە لەوەش ژمارەی ئەو کۆبوونەوانەی کە شاندی باڵای هەرێمی کوردستان ئەنجامیان داوە لەگەڵ ئەو لایەنانەی کە کۆبوونەوەکانیان لەگەڵ ئەنجام دراوە، لەگەڵ ناوەڕۆکی ئەو کۆبوونەوانەی لەم ژمارە زۆرە، لەگەڵ ئەو ئاستە بەرزانەی کە کۆبوونەوەکانیان لەگەڵ ئەنجام دراون، دیسان تاکیدکردنەوەی لەسەر ڕۆڵ و پێگە و بایەخی هەرێمی کوردستان بۆ ئەو هاوکێشانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە هەیە. کۆنسپت یعنی چەمکی ئەساسی کە لەم کۆنفرانسا قسەی لەسەر کرا بە ئینگلیزی پێڵێن وێستلەسنس، یعنی بێڕۆژ ئاوایی. بێڕۆژ ئاوایی ئێستا بۆ خۆیان ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگ و تەحەدیات بوونەتەوە کە چەمکی ڕۆژ ئاوایی چی ئەگەیەنێ، بۆ ڕۆژ ئاوا چی ئەگەیەنێ و لە لای غیرە ڕۆژ ئاوایەکانیش چەمکی ڕۆژ ئاوایی و نەمانەکەی چی ئەگەیەنێت. و ئێستا ئەوەی کە پێڵێن لیبرال ئینتەرناشنال ئۆردەر، یعنی سیستەمی لیبرانی جیهانی بەرەو تەنگەژە ئەڕوات، جیهان بەرەو ئەوە ئەچێت کە لەسەر ئاستی ریجنەڵ، لەسەر ئاستی هەرێمایەتێک هەرێمەکان کۆمەڵێک ئۆردەر هەبێت لە کۆی گشتی ئەم
ئۆردەرانەیان ئەو سیستەمانی کە لە ئاستی هەرێمەکان و ناوچە جیۆپۆلیتیکانی دنیا هەن بێن کۆی گشتی بڵێن سیستەمی گیانی جا لە ڕەنگڕێژکردنەوەی ئەو سیستەمە هەرێمایەتیانی کە هەیە مەسەرەن باڵێن سیستەمی ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، سیستەمی ئەمنی منتقەی قەفقاس، سیستەمی ئەمنی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا، ئەوەی کە پێڵن سیستەمێکی کولیجە ئالێرەوەی ڕۆڵی هەرێمی کوردستان لەو ڕەنگڕێژکردنەوە کارکتەرێکی یەکجار گرنگ بۆ بایەخێکی یەکجار زۆری پێدرا. مادام هەرێمی کوردستان بە فەرمی بانکێش کراوە کەواتە مامەڵەیەکی فەرمی لەسەر ئاستی جیهان لەگەڵدا ئاکرێت. لێرەی ئەم پرسیارە زۆر گرنگە. هەرێم لەکوێی ئەو نەخشەیەدایە یاخود هەرێم لەکوێی ئەو دۆخە نێودەوڵەتیەدایە کە دروست بووە کە بانک کراوە حزوری هەبێ دەنگی هەبێ کاریگەری هەبێ و قسەکانی خۆی بکات. ئەوەی کە باسم کردکە یادگار جارێ لە ڕەنگڕێژکردنەوەی ئەوەی پێڵن سیستەمی ناوچەیی کە بەشێکە لە سیستەمە فرە ناوچەیەکان سیستەمی جیهانی پێکێنەوە لەبەرەوەی ئەو سیستەمە جیهانیەی دوای کۆتایەتنی جەنگی سارد هاتە بۆ ئاراوی پێڵن لیبرال ئینتەرناشنال ئۆردەرەکە ئەم سیستەمە بەرەو کۆتایی چووە. ئێستا سەردەمی سەرڵدانەوەی کۆمەڵێک سیستەمی ناوچەیە. ئەم سیستەمە ناوچەیە تەنها بە کارکتەری دەوڵەتی ڕەنگڕێژ ناکرێ بەڵکو بە کارکتەرە نادەوڵەتیەکانیش ڕەنگڕێژەکرێەوە ئالێرەوەی کە هەرێمی کوردستان ئەم دەرفەتەی بواتۆتە پێش و هەرێمی کوردستان خۆشی سەلماندووە لەوەی کە ئەتوانێت بەشێکی پۆزەتیڤ و بەخشەر بێ نەک بەکارهێنەر بەشێکی گرنگی بەرامێنەری ئەمنیەت و پاراستنی مافەکانی مرۆڤ و ئەو بەهایانە بێت کە ئەم سیستەمە ناوچەیانی تیا دروست ئەبێتەوە ئالێرەوەی هەرێمی کوردستان بایەخەکەی بووە ئەوەشمان بیر نەچێت لەو سیستەمە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێستا ڕەنگڕێژەکرێتەوە کۆمەڵێک ململانەی زۆر گرنگ هەن لەوانە ململانەی ئەمریکا و ئێران ململانەی شیعە سونە ململانەی خەڵک و دەسەڵاتەکان لەم وڵاتانە و نەمانی مەشروعیەتی ئەو دەوڵەتانی کە لە ناوچەکانە هەبوون ئەو ئاوکێشانی لەناو سووریا هاتوونەتە ئارا پرسی پەنابەران و ئاوارەکان پرسی سەرڵدانەوەی داعش ئەوەی پێوترێ ئاسایشی وزە بەبیردێ وەزیری وزەی ئەمریکی بە کاک مەسعودی وتی ئێستا هەرێمی کوردستان لە لیبیانەوە زیاتر بەرهەمەهێنێ کە لیبیا یەکێکە لە وڵاتە گرنگەکانی بەرهەمهێنەرینەوە جا مەبەستەکە ئالێرە لە ئاسایشی وزەوە بیگرە بۆ ئاسایشی تەکنۆلۆژیاوە بیگرە بۆ ئاسایشی ناوچەوە بیگرە هەرێمی کوردستان هەرێمێکی بەخشەرە نەک هەرێمێکی بەکارهێنەر بێت ینی ئەوە نییە ئێمە توانیمان لە شەڕی داعش بیسەلمێنین بۆ ئاسایشی ئەمە بابەتێکی گرنگە ئەمە کاک مەسعودیش لە قسەکانی ئاماژەی پێداوە لە چەندین چاوپێکەوتن ینی هەرێمی کوردستان مادام هەر بەخشەر بووە کەی سوودمەند دەبێت لەوەی کە هەر نەکرێ بە قوربانی نەبێ بە قوربانی ئامە لەسەر هەرێمی کوردستان و یەکڕیزیەکەی خۆمان و یەک هەڵوێستی گەلی کوردستان و هێزوو لایەنە سیاسەکان و ڕێزگرتن لە دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان چونکە ئەم بابەتە کاگەر بۆی بە سەراحەت بیڵێن لەسەر خۆمان ڕاوەستێت چەندێک ئەتوانین ئەو دەرفەتانی دێنە پێش بۆ هەرێمی کوردستان باش بیان قۆزینەوە دەرفەتەکان زیاترکەین لەو ململانێ و تەحەدیانش ڕوبەڕووی هەرێمی کوردستان و بە کەمترین زیان لێیان دەرچین و هەوڵ بین هەندێک جار ئەوەی کە پێ وترێت تەنگەژە بیگۆڕینەوە بە دەرفەتیش بۆ هەرێمی کوردستان ئالێرەوە یەکێمە بۆ نمونە باسەکەین ئەگەر هێزەکانی هاوپەیمانان لە عێراق نەمێنن ئەوەی کە ئێستا لە پارلەمانی عێراق بڕیاریان لەسەردا پێمان وایە ئەمە مەترسیی گەورە لەسەر ئاسایشی ناوچەی و جیهانیش بەجێ هێڵێ ئالێرەوەی ئێمە داوامان کردووە وەکو گەلی کوردستان ئێمە بەشدار نەبووی لە کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق و دژی ئەوەشین هێزی هاوپەیمانان لەم قۆناغا ناوچەکە بەجێ بێڵێ لەبەرەوەی هێزە عێراقیەکان لەو ئاستانی بتوانن بربەتی پەیامی ئەمریکاش نوێترین پەیامی ئەمریکاش بۆ سێسەرۆکایەتەکەی عێراق تا ڕادەیەکی زۆر باش کە ڕوونە بەناڕاستەوخۆڵێ ئێمە شانبەشانی هێزە عێراقیەکان ئەمێنینەوە و بەرژەوەندیەکانیشمانە بێ پارێزراو بکەواتە ئەمێننەوە پەیام لە کۆبوونەوەی شاندی باڵای هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری بەرگری ئەمریکا ئەسپەر وەزیری بەرگری ئەمریکا بەڕوونی بە شاندی هەرێمی کوردستان ئێمە لەو ناوچەیە ناکشینەوە لەبەرەوەی ئەم ناوچەیە هێشتا شەڕی تیرۆر تەواو نەبووە و ئێمە پێمان خۆشە بە تێگەیشتن و لێگەیشتن بێ لە چوارچێوەی ئەوەی ئیعادەی مهمەی پێڵێن کە لە چوارچێوەی ناتۆ ئاکرێ بەڵام وتیان ئێمە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ لەبەرەوەی ڕەشی تیرۆر هەڕەشەیە و ئێمە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆمان و بەرژەوەندی هاوپەیمانەکانمان لە ناوچەکە ئەمێنینەوە باشە دیارە خۆتان لە زۆربەی دیدار و دانیشتەکانی جەنابی سەرۆکی حکوومەت حزورتان هەبووە ینی بەبێ ناوهێنان بەڵام ئەڵمانیای تیا بۆ بریتانیای تیا بۆ هۆڵەندای تیا بووە ئەگەر هەڵ نەبن بولگاریای تیا بۆ ئەمریکای تیا بۆ بەرپرسانی عێراقی تیا بۆ ئێرانی تیا بۆ تورکای تیا بووە دووەلی خەلیجی تیا بووە هاوڵاتیەک یاخود بینەرێک ڕەنگە ئێستا و پرسیارە بکە بڵێ ئەم هەموو دیدار و دانیشتە گرنگانە بۆ من وەکو تاکێک و بۆ هەرێمی کوردستان وەکو
کەسایەتیەکی معنەوی گرنگ بە نسبەت هەموو تاکێکی کوردە و چیتیایە چی جیاوازە لە ساڵانی ڕابردوو بەشێک لە شتەکان کە بۆ هاوڵاتی و بۆ هەرێمی کوردستانەوە بێ ئەوەی شتێکە پێڵێن ئیفتیخاری نیشتیمانی ینی شانازی پێکردنی نیشتیمانی بۆی کە هاوڵاتیەکی کوردستانی بزانێت و ببینێت لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمایەتی حسابێکی ورد بۆ سەرکردایەتەکە یەکرێ بۆ حکوومەتەکە یەکرێ بۆ پەرلەمانەکە یەکرێ بۆ سەرۆکایەتی هەرێمەکرێ ئێمە هەر پێش ماوەیەک لە دافۆس بەڕێ سەرۆکی بەشدار بووە و دیداری لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەبووە ئەم بەردەوامیانەی لە دافۆسەوە بیگرە بۆ میونخ و بەشدار سەردانی ئەمڕۆی بەڕێ سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بۆ لای پاپای ڤاتیکان و ئەو ژمارە زۆرەی لە دیدارەکان کراون هەموو ئەمە جارێ پێش هەموو شتێک جۆرێکە لە دانان بەبوونی توانای هەرێمی کوردستان لە خۆبەڕێوەبردننی و لە بەخشینی ئەوەی کاتوانێت بەشێک بێ لەم سیستەمە ناوچەیەکە هەیە دووش لە هەموو ئەم کۆبوونەوانە بەڕێ سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بە ناوی هەرێمی کوردستان داوای لەم وڵاتانە کردووە ڕاستەوخۆ دوای ئەنجامدانی پرۆسی چاکسازی لە هەرێمی کوردستان و ئیشکردن لەسەر هەموارکردنەوەی یاسای وەبەرهێنان ئەم وڵاتانە کۆمپانیەکانن بێت وەبەرهێنانی ڕاستەخۆ لە هەرێمی کوردستان بکەن بۆی دەرفەتی کاری زیاتر بۆ هەرێمی کوردستان بخڵقێنێت جگە لەوەش خستنەڕوویەکی وردی چۆنیەتی سەرهەڵدانەوەی داعش لە ناوچەکە و داوای هاوکاریکردن لەم وڵاتانە بۆی بەردەوام بن لەگەڵ هەرێمی کوردستان و جۆرێک بێ لە گرنتی پاراستنی قوارەی دەستوری هەرێمی کوردستان ئەمە بۆ هەرێمی کوردستان و بە هاوڵاتیانی کوردستانیش گرنگ بووە باشە لەبەرەوەی کۆنفرانسەکە ناوەکەی بخۆیەتی کۆنفرانسی ئاساییشە یعنی ئەوەی لەوێ باسکرا مەترسیدارترین گروپ با بڵێم مەبەستێکی ترم هەیە لەم پرسیارە کە ئێستا مەترسیە لەسەر ئاسایشی جیهانی و هەرێمی کوردستان خوێنی لە پێناودا ڕشتووە بەرگری کردووە لە تەواوی جیهان لە ڕێگەی هێزی پێشمەرگەی کوردستانەوە داعشە هەرێمی کوردستان زۆری وت کە هێشتا زووە کاک مەسرووریش وتە بووی ئاماژەی پێدا بوو کە بریتانیا و ئەمریکا پەلەیان کرد لەوەی کەوتیان ئێمە سەرکەوتین بەسەر داعشە ئەو تا وردە وردە دەرەکەوێتەوە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ئەوەتانی هەر دوێنێت چەندین هاوڵاتی کوردیان شەهید کرد کاگاتگار بۆ مێژوو جەنابی سەرۆک مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان لە کاتی ئازادکردنەوەی مووسڵ و تێکشکاندنی جوغرافی داعش کە ڕۆڵی قیادەیەکی مەرکەزی بینیەوە لە فەرماندەیکردنی هێزی پێشمەرگە و شکستپێدانیان چەندین جار لە کۆبوونەکانی پێش دەستکردنی ئۆپەراسیۆنی مووسڵ بە شاندی هاوپەیمانان و ئەمریکەکان و عێراقیشی و توشکاندنی عەسکەریانەی داعش زۆر ئاسانە بەڵام ئەگەر بەرنمەیەکی ئابووری کارگەڕی خەدەمات بۆ پاراستنی سەقامگیری دوای ئازادکردن نەبێ ئەم شکستە عەسکەریە جوغرافیای داعش بە هەدەرە ڕوە و ئێستا ئەم قسەی بە تەواوەتیەوە ئارا ئێستا هەر بۆ زانیاری بینەرانی بەڕێز کە بەڕێز سەرۆکی حکوومەت لە کۆبوونەکانی شایشارەتی پێکردووە لە 1 2019 کاک یادگار هەتا 1 2020 یعنی لەو 4 مانگەی کە باسەکەین ئەگەر بەراوردی کەی بەو 4 مانگەی لە 2010 بۆ 2019 هەبووە یعنی لە 1 2010 بۆ 1 2019 بەراوردی کەین بە 1 2019 بۆ 1 2000 لێرەمە بەستمە ئەوەیە ئەو 4 مانگەی پێشتر ساڵەکانی 1990 کە خۆپیشاندەکانی عێراق نەبوو کە سەقامگیری سیاسی تێک نەچوو بوو جۆری خەدەمات بەو جۆرە تەداهوری نەکردبوو ئێستا 20 هێندەی ئەو 4 مانگە داعش چالاکیەکانی لە عێراق فراوانتر کردووە ئێستا هەموو ڕۆژێک بەلای کەم معدل داعش دوو کردەوەی تیرۆریستی ئەنجامەیە ئەمە دەلالەتی ئەوەیە داعش نەتیجەیە کاک یادگار داعش هۆکار نییە داعش نەتیجەی شکستی پرۆژەی اقتصادیەکانی عێراقە داعش شکستی پرۆژەی حکومڕانیە لەو ناوچانە داعش شکستی ئەو ململانە مەزهەبیە کە لەو ناوچانەیە داعش نەتیجەی بۆشایی ئەمنیەکانی هێزرانی مەشروعیەتی ئەو دەسەڵاتەیە کە لەو ناوچانە هەیە داعش نەتیجەی نەمانی متمانەی خەڵکە بە دامەزراوە ئەمنیەکانی ئەو شوێنانی کە ئیداریانەکەن لەگەڵ ئەو دامەزراوە بوورێن کە بێ خەدەماتیان تەقدیم کە ئالیرەوەی کە ئێماڵین داعش نەتیجەیە تۆ ئەگەر بیت نەی چارەسەری هۆکارەکانی ئەوەی پێڵێن ڕوود کۆس یعنی باڵین هۆکارە ڕەگوڕیشەیەکانی بکەی نەتیجەی داعشیش نەبێ بە شێوازی تر ئەمێنێتەوە ئالیرەوەی کە ئێمە هەمیشە ئەم پەیامە دووبارە کراوەتەوە بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بکرێ بێت لە هۆکارە ڕیشەیەکانی بکۆڵێتەوە هۆکارە ڕیشەیەکانیش بەوەکرێ کە ئیعادەی ینی دووبارە پێناسەی جۆری حکومڕانێتی لەم ناوچانە بکرێتەوە بۆیە ئەمەی کە ئێستا بینین بەشێکە بەردەوامی لەو شکستانەی کە هەیە ئالیرۆی مەداوامان لە کۆمەلگای نێودەوڵەتی کردو ئەگەرەتانەوەی شکست بە داعش بێنن وەرن وەبەرهێنانی زیاتر لەم ناوچەیە بکەن یارمەتی زیاتری باشترکردنی شێوازی حکومڕانی لەم ناوچەیە بن هاوکارمان بن لە چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەم ناوچانەی کە هەیە هاوکاری ئێمە و حکوومەتی عێراق بوون بۆی ڕێکەوتنەکانمان باشتر بچێتە پێش تا بتوانین پێکەوە ڕوبەڕووی ئەمە ترسیانە ببینەوە کە هەیە باشە هەر بەنسبەت داعشەوە کە لە ئێستاە زۆر بە باشی خەریکی خۆڕێخستنەوەیە ینی من ڕۆشتومەتە کەرکک بەرنامەی پاسی یادگارم بردوۆتە کەرکک کەرکووکیەکان
ئەوانەی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمن لە خانەقین لە دۆخێکی ئێجگار خراپدان ئەوان پێیان وایە کە پەرلەمانی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانی لەبیر کردووانە و ئێوەش خۆتان شایەتیەوادن بە گیانی دەرەوەشتان و تۆ کە داعش مەترسیەکی ینی ژیان نەماوە لەو ناوچانە. ئێمە کاگیادگەر بۆی جەماوەری عزیزی خۆمان لەو ناوچانە بزانەوە لە هەموو کۆبوونەوەکانی ئاسایشی میونشن چارەنووسی ئەم ناوچانەیەکێک بەلەو بابەتانەی کە شاندی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی بەڕێسەرۆکی حکوومەت باسی کردووە. ئەم بابەتە بەشێک بۆ لەو ڕێککەوتنە ڕەشنووسی ئەو ڕێککەوتنەی کە شاندی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عادل عەبدولمەهدی پێی گەشتبوون بەڵام بەداخەوە لەبەر ئەو دۆخی کە لە عێراقاتارە بە ڕەشنووسی ماوەتەوە و هەر ئێستا دوایچینە سەر ئەو تەوەری کە باست کردن بە حکوومەتی عێراق یەکێک لە مەرجە هەر ئەساسیەکانی شاندی هەرێمی کوردستان بۆ پشتیوانیکردنی محەممەد عەلاوی جگە لەو بابەتانی تر کە پەیوەندی بە ئیرادە و پاراستنی قەواری دەستوری هەرێمی کوردستانایە ئەبێت تێبگەین ئەم سەرۆک وەزیرانە کە حکوومەت دروستەکە چه سیاسەتێکی بۆ جێبەجێکردنی مادەی 140 و جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنە ئەمنیانەیە کە لە نێوان حکوومەتی ئێمە و ینی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی پێی گەشتوون بۆی ئێمە میکانیزمێکی ئەمنی هاوبەش ئەبێ لەو ناوچانە جێبەجێ بکرێ چونکە ئێمە هیچ وەختێک ئەوەندەی پێمان بکرێ سوورین لەسەر جێبەجێکردنی ئەم ڕێککەوتانەوە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان ئەبین بە هەر ڕێگایەک بێ. پێشەوەی بچینە سەر باسی عێراق باسی سەردانەکەی جەنابی سەرۆکی حکوومەت و وەفدە هاوڕەکەی بکەین بۆ ڤاتیکان لەوێ دیارە ینی بەرپرسانی ئیتالیا و ڤاتیکانی بینیوە ئەم سەردانە چ گرنگیەکی هەیە و ینی ماوەی پێشوش کاک نێچیرەڤان بارزانی و ئەگەر هەر لەسەر کورد حسابی بکەین دکتۆر بەرەم ئەحمەسا هەمویان بڵین پاپای ڤاتیکانیان بینیوە بەنسبەت ئەمەی کاک مەسرور بارزانیەوە ئەم دیدارە چی بوو باسی چی کرا چەندی خایەن چەند گرنگ بوو پێش هەموو شتێک دیسان من ئەیبەستمەوە بە هەم کۆم بە لووتکەی داڤۆس و هەم بە کۆنفرانسەکەی ئاسایشی میونشن کە ئێستا لە دووبارە پێناسەکردنەوەی ئەوەی پێڵێن بەهاکانی ڕۆژئاوا باش ینی وەسترن ڤالیوس ئەوەی کە لە کۆنفرانسەکەش بە تەفسیل باسکراوە لە ڕاپۆرتەکەش ئۆنلاین هەیە لێرە قسە لەسەرەوە کراوە کە کۆمەلگای ڕۆژئاوا بۆی دووبارە پێناسوی خۆی بکاتەوە پێویستی بە جەختکردنەوە لەسەر ئەوەی پێڵێن بەهار ڕۆژئاواییەکان هەیە بەهار ڕۆژئاواییەکان لەوێ تعریفیان کردووە کە یەک لەمانە دانانە بەو فرەیەنەتەوەی و فرە ئاینی کە ئەبێ ڕێزی لێ بگیرێت ئەمە شواکە کە ڕۆژئاوا چیتر بە هەدەف و بە ئامانج نەکرێت جا ئالێرە ئەمە ینی ئالێرەوەیە کە ئەو هێزانەی لە شوێنەکانی تری غەیرە ڕۆژئاواین باوەڕیان بەو بەها هاوبەشە هەیە لەگەڵ ڕۆژئاوا لای ڕۆژئاوا بە کارکتەرێکی ئەکتیڤ و هاوپەیمانی خۆیانی دائنێن باش ئەگەر سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەی ئاخر زانیاری کە هەبووە کاگادگار یعنی لە 350,000 مەسیحی کە ئێستا لە هەموو عێراقا هەن نزیکەی 335,000یان لە هەرێمی کوردستانان ئێمە پرسیارێکە کە لای پاپای ڤاتیکان لای دەوڵەتی ڤاتیکان لای سەرۆک وەزیرانەکەی دروست ئەبێ لە خۆگرتی مەسەلەن لە چەندین ساڵی ڕابردووە 8 کەنیسە لە هەرێمی کوردستان دروست کراون بەڵام هەموو کەنیسەکانی بەغدا تقریبان داخراون ئەمە وای کردووە کە دیسان ئەمە هێزی نەرمی هەرێمی کوردستانە کە پەیوەندی بە فەرهەنگی گەلی کوردستانەوەیە پەیوەندی بە جۆرێک لە ئیدارەدانی ئەم هەرێمەوەی کە هەڵهێنجراوی فکری ڕێبازی بارزانی لەوەی کە ئەوەی پێوترێت لێبوردەیی ئاینی بیرمان نەچێت بارزان وەکو لانکەی ئەم فرە ئاینیە مەسە ئێستش بڕۆ پاشماوەکانی کەنیسە لە منطقەی بارزان هەیە پەرستگای جوولەکەکان لە منطقەی بارزانێ و مزگەوتیشی تایە و هەرێمی کوردستانیش بۆ خۆی ئالێرەوەیەکە ئەمڕۆ بەڕێسەرۆکی حکوومەت کە سەردانی پاپای ڤاتیکانەکە هەر بۆ زانیاری جەنابیشت و بینەرانی بەڕێز مەوعیدەکەی قەرار بۆ 20 دقە بوو بێ کاتێک کابوو لەگەڵی بێ کاتێک کە دانراوە بۆ سەرۆکی حکوومەت لە چونکە پاپای ڤاتیکان مەسەن لەگەڵ سەرۆکی زۆر وڵاتەکان 10 دقە تا 15 دقەیە وەختەکانی ینی لەبەرەوەی خۆتەزانی ئەو مەرجەیەکی دینی گەورەی سەرۆکی ئەو وڵاتەیە بەڵام لەگەڵ سەرۆکی حکوومەت بە دیدارە دوو قۆڵیەکەیانەوە بە تەماشاکردنی ئەو دیاریانەی کە مەسەن هێزی پێشمەرگە وشتان کە باشیکیان ڕزگار کردووە چۆن هێزی پێشمەرگە سەلیبێکیان بردو لەسەر کەنیسەکەی باشیک دایان ناوەتەوە نزیکەی سەعاتێک و چەند دقەیەکی خایان دووە کە ئەمە بۆ خۆی دیاردەیەکی تازەیە لە وڵاتی ڤاتیکان ئەمە ڕێز و پێزانینی ئەوانە بۆ هەرێمی کوردستان و دیسان ئەمەش بەشێکە لەو هێزە نەرمەی کە لە چوارچێوەی قووەتی هەرێمی کوردستانە بۆ دووبارەی لەو کاتێک کە دیاری کرا بوو زۆر زیاتر لەگەڵی ماوەتەوە 20 دقە دانراوە بەڵام نزیکەی سەعاتێک و چەند دقەیەک خایان دوێت باشە با قسەیەکش لەسەر داڤۆس بکەین لەوێ کاک نێچیرەڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ترۆمپی بینی و ئەمە کورد لە تویتەر لە فەیسبوک بەبێ جیاوازی شانازیان بەم هەنگاوە کرد دڵیان پێ خۆش بوو بە تایبەت کە ئاڵای
پیرۆزی کوردستان لە پشتە سەریانەوە بوو ئەمە چەند گرنگی هەبووە چیتیا بوو لە ڕووی دیپلۆماسیەوە جارە پێش هەموو شتێک ترامپ ئاوا بە ئاسانی ناچێتە ژێرباری بینینی وفودوانی تر ئەمەش دیسان دیداری ترامپ لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار کاک نەسیروان بارزانی دیسان دانانەوەیە بە پێگەی هەرێمی کوردستان بەو دۆخەی کە هەرێمی کوردستان ئەتوانێت وەکو فاکتەرێک کاریگەری لەسەر هاوکێشەکانی ناوچەکان دابنێ و من هەندێک لە هەواڵانی بەشداربوو لە ناو کۆبوونەوەکەش بۆیان باس کردوم کە کوبنەوەیەکی یەکجار سەرکەوتوو بۆەوە تەئکیدکردنەوە بۆ لەسەر بایەخ و پێگەی هەرێمی کوردستان و تەئکیدکردنەوە لەوەی کە ئەمریکا هەتا بتوانن هاوکار و هەماهەنگ ئەبن و لە ناوچەکە ئەمێننەوە بۆی بتوانن پێگەی هەرێمی کوردستان وەکو هاوپەیمانێک بپارێزنەوە. باشە دیارە یەکێک لە باسەکان باسی ڕاهێنان بە هێزی مشقوڕایەنان بە هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوامی هاوکاریەکان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان چاوکاری لۆجستی بێ چاوکاری مادی بێ لەگەڵ ئەمریکا پێم وابێ لەگەڵ ئەڵمانیا باس کراون بە دیاریکراوی بەڵێنی چیاندا چونکە دوای ئەو سەرکەوتنەی هێزی پێشمەرگەی کوردستان تۆماری کرد دۆخی هێزی پێشمەرگەی کوردستان دۆخێکی نالەبارە هێشتا ئێمە ئەم بابەتە زۆر بەجددی لەگەڵ شاندی کۆنگرێسی ئەمریکا کە ئەوانەی قرار لە بودجەی پەنتاگۆن و حکوومەتی ئەمریکا ئەیان ئەم بابەتە باسکرا لەگەڵ شاندی پەرلەمانتارانی هەردوو حیزبی CDU SPD ئەڵمانیش باسکرا چونکە ئەوانیش چەند مانگی تر بڕیان لەسەر بەردەوامی یان ڕاگررتنی وجودی هێزی سەربازی ئەڵمانیا ئەیان لە ناوچەکە و ئەم بابەتە لەگەڵ فەڕەنسیەکان لەگەڵ وەزیری دەرەوەی فەڕەنساش باس کراوە و لەگەڵ وەزیری بەرگری کەنەداش باس کراوە ئەم بابەتە زۆر بەجددی باس کرا ئێمە پێمان دانی سەرۆکی حکوومەت زۆر بەڕوونی پێی وتون کە مەترسیەکانی داعش ئەوە تا سەری هەڵاوەتەوە بە ژمارە و بە جوگرافیاش بۆی شیکردنەوە کە لە کوێ و چۆن و بە چه ئاراستەیەک سەریان هەڵداوەتەوە وێم پێویستمان بەوە هەیە هەرێمی کوردستان لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی لەسەر میکانیزمی بەشداریکردن لە مەشق و ڕاهێنانی پێشمەرگە و پڕچەکردنی پێشمەرگە بەردەوام بێ بە جۆرێک کە هاوکارمامە لە جێبەجێکردنی ئەو ڕەشنووسی ڕێککەوتنی لە نێوان ئێمە حکوومەتی عێراقا هەیە ئەگەر ئەم ڕەشنووسی ڕێککەوتنە سەر بگرێکا یادگارەوەی کە ئێستام سەرگۆزیران ڕاستپێردراوەش هەیە مەسەن ئەو بودجەی تایبەتی پێشمەرگە کە لە چوارچێوی هێزی نظامی عێراق کە ئەبوایە بۆ پێشمەرگە بێت ئیسا لە 2019 نزیکەی 840 میلیۆن دلار پارەی پێشمەرگەیە لە چوارچێوی میزانی عێراق کە ئەبوایە بە هەرێمی کوردستان بدرێت هێشتا ئیطلاقیان نەکردووە بەڵام پارەی حەشدی شعبی هیچ ڕەبتی بە وەزارەتی دیفاع و حکوومەتی عێراقی ڕاستەکە بودجەکە ڕاستەخۆ بۆیان ئەچێ بۆی ئێمە ئەگەر ئەو میزانێ لە چوارچێوەی پێوترێ مەنزومەی دیفاعی عێراق بۆ هێزی پێشمەرگە بێت یەخستنەوەی لیواکانی وەزارەتی پێشمەرگە خێراتر ئەگرێ مەشقی زیاتر ئەتوانرێ بە پێشمەرگە بکرێ ئەتوانین چەک و تەقەمەنی زیاتر و باشەکانی جابی بوون لەلایەن ئەوەندەی ئەتوان ناسمە ناو هەندێک گوردەکاری بەڵام وەڵامی شاندی کۆنگرێسی ئەمریکا بۆ وەفدی باڵای هەرێمی کوردستان زۆر ئیجابی بوون و شاندی ئەڵمانەکانیش ئەوان تەنها یەک نیگەرانیان هەیە ئەگەر لە پەرلەمانی عێراق دیسان ئەو بڕیارە عاتیفەیدایان کە داوایان کرد هێزی هاوپەیمانان لە عێراق بکشێتەوە ئەگەر حکوومەتی تازەی عێراق ئەم بڕیارە تەرجەمە کاتە سەر هەندێک هەنگاوی عملی کە ئێمە پێمان وانە نە ئەوانی شوونە ئێمەش وەنە حکوومەتی عێراقیش بتوانێمە بکە بەڵام بۆی ئالێرە جۆرێک لە دڵنیایی هەیە کە مەشق و ڕایەنانەکانی هێزی پێشمەرگی کوردستان و عملیاتی مشترک لەنێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق و هێزی هاوپەیمانان بۆ ڕوبەڕوونی داعش بەردەوامە بێت. زۆر باشە چینە سەرتەوەرێکی دیکە ئەگەر هەر شتێکیشمان لەسەرەوەی میونشن بیرچووبەوە چینەوە سەری کێشە نابێ شاندێکی هەرێمی کوردستان وەفدێکی هەرێمی کوردستان لە بەغدایە پێم خۆشە بزانم ئەمان چیان لە هەکبەی خۆیانە هەڵگرت و بردویانە بۆ بەغدا وەڵامەکانی محەممەد تۆفیق عەلاوی چی بووە و هەرێمی کوردستان دێمە سەر و باسەش چۆن مامەڵی لەگەڵاکێ بەپێی دەستور دوای ئەو گۆڕانکاری کە لەسەر گۆڕەپانی سیاسی عێراقا تارا بەڕێز عادل ئەبنەوی دەستی لە کار کێشایەوە ماوەیەکی زۆری ویستا محەممەد تۆفیق عەلاوی و سەرۆکوەزیرانی ڕاستپێردرا و دەستنیشان کردو بۆی کابینەکەی دروست بکە ئەو لە دوو ڕاستپێردراوە لە 2 کاتەکەی کۆتایی پێدەوەتە گەر تا 2 نەتوانێت کابینە دروستکە ئەو کات دەبێت سەرۆکۆماری عێراق بۆ ماوەیەک ئیداری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکە و کەسێکی تر دیاری بکەن اینجا دیسان مانگێکی لە بەردەما ئەبێ دوایەوە کام سەرۆکوەزیرانە ڕاستپێردراوە وتارێکی پێشکەش کرد لە وتارێکی 9 دقەیە 12 جارەڵێ بەڵێنە دەم ئەتەعاهد کە ئەمەش بۆ خۆی بابەتێکی سەیرە ینی چۆن ئەتوانێت بەڵێنی شتێک بات کە سەرۆکوەزیرانەکانی پێشتر نەیتوانیان بەتایبەت لەم دۆخەی ئێستا عێراق ئەم بابەتێکی ترە بەڵام ئەوەی کە بۆی ئێمە گرنگە دوای ئەوەی کە ئەم سەرۆکوەزیرانە ڕاستپێردراوە لە سەرۆکایەتی هەرێم بە سەرپەرشتی بەڕێز کاک نەسیروان بارزانی سەرۆکایەتی پەرلەمان حکوومەت و بەشداری هەموو حیزب و لایەنە سیاسیەکان تاوتوێکی زۆری ئەم بابەتە کراوە
و بە هەماهەنگی بڕیار دراوە کە شاندێکی هەرێمی کوردستان چکە بۆ ئێمە وەکو کورد یەکڕێزی لێران بابەتێکی یەکجار حیاتیان ناکری حیزبێکی سیاسی بە تەنها مفاوەزان لەگەڵ حکوومەتی عێراقا لەسەر پۆستێک بیان لەسەر هەر بابەتێکی تر بێ خۆشبەختانە دوێنێ شاندێکی هەرێمی کوردستان کە پێک هاتوون لە نوێنەرانی پارتی یەکێتی گۆڕان یەکگرتو کۆمەڵ تورکمان پێکهاتەکانیش بەشدار بوون دوێنێ شەو کە چوون لە بەغدا زنجیرەیە کۆبوونەوە لە ماڵی عەمار حەکیم کراوە هادی ئەمری بەشدار بووە و مالکی بەشدار بووە و ئەم بەیانێش لەگەڵ بەڕێز سەر و کۆمار کۆبوونەوەیکیان هەبووە کاتژمێر دوی دوایینەوەڕۆ لەگەڵ بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی دانیشتێکیان هەبووە کاتژمێر چواری ئێوارەش لەگەڵ مالکی دانیشتێکی تران بوو شاندی هەرێمی کوردستان بە یەک دەنگ بە یەکگرتووی یەک مەسجیان بە محەممەد تۆفیق عەلاویەوە ئێمە ڕێگر نین لە دروستکردنی حکوومەتەکەت بەڵام بە مەرج و قەناعەت و تێڕوانینی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان کیانێکی دەستوریە هەرێمێکی فیدراڵە ئێمە کوتلەیەکی سیاسی نین وەکو یەکێک لە کوتلەکانی سنەیە وەکو یەکێک لە کوتلەکانی وەکو یەکێ لە پارێزگاکانی عێراق مامەڵەی لەگەڵ ئەبێ هەرێمی کوردستان خصوصیەتی فیدراڵی خۆی خصوصیەتی دەستوری خۆی بپارێزرێ بەوەی کە هەرێمی کوردستان کاندیدەکانی خۆی دیاری ئەکات نەک ئەوەی کە ئەو ئەڵێ نابێ کاندیدەکان سەر بەم حیزب و سەر بەو لایەنە بن ئەمە یەکێک لە خاڵەکان بووە خاڵی دووەم کە لەگەڵی باسکراوە ئەوە بووە کە کاندیدەکان ئێمە دیاریەکەین بەڵام پێش کاندیدەکان ئەبێ بزانین نیەت و بەرنامەی تۆ بۆ جێبەجێکردنی ماتەی 140 بۆ بەشە بودجێ هەرێمی کوردستان بۆ مەسەلەی پێشمەرگەی هەرێمی کوردستان ئەم نیەتانی تۆ چۆنن بەرنامجی عملیت بۆ جێبەجێکردن و ڕێکەوتنانی پێشتر لەگەڵ دکتۆر عادل عەبدولمادیە کرابوو هەمووی سفر بێتەوە دروست ئەمە بۆ ئایا نیەتەکانی چین لە جێبەجێکردنەکەی و ئەگەر ئەمە بەڕوونی چکە باس کراوە لەگەڵی کۆبوونەوەکە ئەتوانانی بڵێن کۆبوونەوەیکی باش بۆ لەوەی کە ئێمە مێسیجی خۆمانمان پێگەیاندووە باشە وەڵامی ئەو سوورە لەسەرەوەی کە ئەبێت نوێنەرانی هەموو کابینەکەی خۆی دایانێت بەڵام ئەمە لای برادرانی ئێمە تقریبان ڕەتکراوەیە لە بەرەوەی ئەمە بێتە سابقەیە کاگاتگار ناکرێ خەڵک لە جیاتی هەرێمی کوردستان بڕیاربات بەشی هەرێمی کوردستان لە کابینێک هەرێمی کوردستان جیازە لەگەڵ شارەکانی دیکە ئەم وەزیرانەی کە نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکەن لەو بابەتانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغداهان لە کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانە بەشدارە بن ناکرێ وەزیرێکی بێلایەن کە ئاگاداری وردەکاریەکانی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمان و کێشەکانی ناو بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق نەبێت لەناو ئەنجومەنی وەزیران چۆن باشە پرسیارێکی دیکە لێرە هەیە کاگێ من ئەو وەزیرانەی هەرێمی کوردستان هی پارتە سیاسیەکانی کوردستان کە لەوێن ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان یان با بڵێم شاندی کوردستانی بەگشتی ڕازین بەوەی کە بگۆڕێن یان ڕەزامەندیەوە لەسەرەوە پیشاندراوە یان داوای ئەوە کراوە کە ئەمانە بمێننەوە وەکو بۆم باس کردی کاک ئەوەی لای هەرێمی کوردستان گرنگە مەسەلە ئەشخاص نییە وەزیر ئەمێنە یان نامێنێ باش مەسەلەی ئیرادە و قەرارە ئایا هەرێمی کوردستان خۆی قەرار لەوە ئەیات کە نوێنەرەکانی کێ بن و چۆن بن و لەکوێ بن یان ئەوەیە لە بەغداوە قەرار بۆ هەرێمی کوردستان ئەدرێت کە نوێنەرەکان بۆی لێرەوە ڕوون و ئاشکرا و بابەتیان بە تەواوەتی ڕەتکراوەتەوە ڕێیەکی شخصی ینی حەز ناکەم تەفسیری تری بۆ بکرێ کاتێک کە بەڕێ سەرۆکۆماری عێراق هەڵبژێردرا لە 2010 ئەو کات بەبیرتە کۆمەڵێک بابەت هاتە ئارا کە بەداخەوە دیسان نیگەرانی لەوەی بەڵام ئەوە بابەتێکە کە دیسان ئەڵین بەداخەوە بینیمان چۆن دەستوەردانێک هەبوو لەلایەن بەشێک لە پێکاتی عەرەبەوە لەسەرەوەی قەرار بدرێت چۆن سەرۆکۆماری عێراق یەکلای بێتەوە ئێستش ئەم بابەتە ئەگەر مەسەن شیعەکان قەراریان ناوە محەممەد تۆفیق عەلاوی بەربژێری ئەوانە بۆ سەرۆکوەزیران ئەوان قەراریان ناوە بەڵام ناکرێت محەممەد تۆفیق عەلاوی بێت بڵێ من لە جیاتی کورد و سونەش من وەزیری کورد و سونەدا ئەنێم بەبێ لە بەرچاوگرتنی مؤسساتی ڕسمی هەرێمی کەواتە لە لای تەواوی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە کە ئێستا نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکەن لە بەغدا ئەم بابەتە ڕەتکراوەتەوە ئەم شاندەی ئەمڕۆ چوونەتە ئەوێ بە یەکگرتووی بە یەک دەنگ هەر هەمویان لە کۆبوونەوەکانی دوێنێ ماڵی عەمار حەکیم لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ لای بەڕێز سەرۆک کۆمار لە کۆبوونەوەکانی کاتژمێر دووی لەگەڵ محەممەد تۆفیق عەلاوی خۆی لە کۆبوونەوەکانی کاتژمێر چوار لەگەڵ مالکی و کۆبوونەکانی لەگەڵ حەلبوسی وەکو سەرۆکی پەرلەمانی عێراق بە یەک دەنگ لەسەر ئەم میکانیزمەی کە بۆم باس کردی هەرێمی کوردستان پرسە گرنگەکانی خۆی گرنگکە کە بزان ئەم حکوومەتە ئەتوانێت چی بکە دووش هەرێمی کوردستان ئەبێ خۆی بڕیار بە چ کاندیدێک بۆ کام وەزارە لە عێراق باشە پێم خۆشە بزانم ینی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ خۆپیشاندانەکانی عێراقەکە چونکە خۆپیشان دەرانی عێراق کە ئێستا ینی دەنگدانەوەشی هەبووە کە پێشلکاری ئێجگار زۆریان بەرامبەر ئەکرێت لیان ئەکوژرێت ئێستا دەنگێک بڵاوە لە ناو خۆپیشاندەران ئەم ێوارەیە من کە بۆ بەرنامەکە گەڕانی خۆم مەکرد لە تویتەر ئەڵێن
تەنانەت مقتەدا سەدر و سەید مقتەدا سەدر و محەممەد تۆفیق عەلاوی خزمی یەکن و ئەوەشیان بڵاو کردوتەوە کە دوو برازای مقتەدا سەدر بە ناوی ئەحمەد سەدر و حەسەن سەدرەوە زاوای بڵین با بڵین مێردی دوو کچی محەممەد عەلاوین ئێوە ینی لەو ڕۆوە چۆنە ڕوان نەبابەتەکە ئایا شەقامی عێراقی ئەمەی قبوڵەیان هەمان سیناریۆی عادل عەبدولمەهدی دووبارە بێت ئێستا کاگەرگا یەک پێناسە بۆ شەقامی عێراقینی لەبەر شەقامی عێراق پارچە پارچە بوو جیاواز جیاوازە ئێستا بەڵام بیرمان نەچێت کە نەوەیەک لە عێراقا دروست بۆ دوای 2023 کە بە هەموو شێوەیەک ئەمە حسابی سوڵتەی شیعە ڕەتەکەنەوە باش ئەوەی پێوتری ئیسلامی سیاسی شیعە شکستیە ناوە لە حکومڕانی سەیری ڕێژەی هەژاری کە لە پارێزگاکانی باشووری عێراق ڕێژەیەکی یەکجار زۆرە نەبوونی خزمەتگوزارەکان لە ناوچانە ڕێژەی بێکاری تەماشاکەی ڕێژەی نائەمنی تەماشاکەی حکمی میلیشیات و هێزە چەکدارەکانی دەرەوەی مؤسساتی دەوڵەت تەماشاکەی هەموو ئەمانە ئاماژەی جۆرێک لە شکستی حکومڕانی ئەم هێزانن کە ئێستا باشووری عێراق بەڕێوە ئەبن بۆیە ناڕزایەتەکان ناڕزایەتی جەماوەرین بەڵام بیرمان نەچێت ئێستا جۆرێک لە ناکۆکی ناوخودی ماڵی شیعەش هەیە لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم بابنە بۆیە تەنها یەک پێناسە بۆ یەک جۆری شەقامی شیعی ناتوانین بڵین ئەم پێناسەیە هەیە ئەو توندوتیژێ بەرامبەر بە خۆپیشاندەرانی شیعەش لە ناوچانە جێبەجێ کراوە بینیمان چەندین قوربانی ئێمە ئیدانەمان کرد و ئیدانە شێکەینەوە بۆیە ئالێرا ئاسان نییە محەممەد تۆفیق عەلاوی بتوانێت وەڵامگوی تەواوی ئەوەی پێڵێن شەقامی شیعە بێت چونکە بۆ خۆی جۆرێک لە ململان لە ناو شیعەکانی شاهیوە ئەمەی من نامێ بچمە ناوەندێک گوردەکاری لە کۆبوونەکانی دوێنێ شەو ئەم بەیانی و ئەم دوای ڕۆندێک پەیوەندی تریشکە کراون لە ناو شیعەکانیشا زۆر کۆک نین لەسەرەوەی کە ئەم محەممەد تۆفیق عەلاوی بەم میکانیزمە ئەتوانێت هەموو حیزبە سیاسیەکان زەربی سفر کاتەوە و خەڵکانێک لە دەرەوەی ئەحزابی سیاسی بێنێتەوە چونکە نهایەتەن ئەحزابی سیاسین کە لە ناو پەرلەمانان ئەگەرم حیزبە سیاسیان نەتوانن یان قەناعەتیان نەبێت سبەینیان حیزکۆمەتەن بە قەناعەتی شخصی من ڕەنگە بتوانێت نەتوانێت کابینەکەی باشە پێم خۆشە باسێکی ئەوش بکەن لەو دانیشتەی کە جەنابیشتان حەزوورتان هەبوو لەگەڵ نەجاح شەمەری وەزیری بەرگری عێراق هەر لە پەراوێزی کۆنفرانسی ئاسایشی منشن باسی چی کرا و دیسانە چمەوە سەر و باسە هێزی پێشمەرگەی کوردستان کەی ئەبێ بە بەشێک لە منزومەی دیفاعی عێراق لەگەڵ ئەوان ئامادە لەگەڵ وەزیری بەرگری عێراق بە وردی باس لە سەرهەڵدانەوەی داعش لەو ناوچە جۆرافیانە کرا کە مەترسین هەم لەسەر عێراق هەم لەسەر هەرێمی کوردستان و ئەو هاوڕابوو و ئەویش پشتیوانێکی تەواوی ئەم جێبەجێکردنی ئەو ڕەشنووسی ڕێککەوتنە بۆ کە لە ڕووی ئەمنی و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا بکرێ بەپێی دەستوری عێراق هێزی پێشمەرگەی کوردستان بەشێکە لەوەی پێڵێن منزومەی دیفاعی عێراق نەک بەشێک بێ لە وەزارەتی دیفاعی عێراقا یادکە دوو بابەتی زۆر جیاوازە هەر پێگەی هەرێمی جیاوازە سیستەمی بەرگری ئالەم ڕوانگەیەوە کە مادام بەشێکە لە سیستەمی بەرگری بێ لە چوارچێوەی ئەوەی پێڵێن نەفەقاتی سیادی بودجەی پێشمەرگەی هەرێمی کوردستان نەک لە زمانی بودجە فعلیەکە بۆی دابنرێت فعلیەکە هەرێمی کوردستان ئەوەی کە بۆی دێت لە حکوومەتی عێراقیەوە هاوکۆک بوو هاوڕێی بوو لەسەر ئەم بابەتە بەڵام وەکو باسم کرد بەهۆی ئەم گۆڕانکاریانەوە حکوومەتی عێراق هاتووتە ئارا چاوەڕێکم بزانین ئەم سەرۆگۆزیرانە نوێ ئایا ئەتوانێت حکوومەتەکەی تەشکیلکە ئەگەر تەشکیلی کرد ئایا ئەتوانێت ئەو ڕێککەوتنە جێبەجێکات یاننا باشە بابەتێکی دیکە هەیە سەبارەت بە ئێرانە لەوێ جەنابی سەرۆکی حکوومەت بەڵێ جەواز زەریفی نوێنەری ئێرانی لەوێ بینیوە یعنی هەمیشە پرسیارەکە ئەوەیە هەرێمی کوردستان محکومە بەوەی کە مامەڵە لەگەڵ ئێران و تورکیا بکات چکە دوو دراوسێن هاوسەنگی نێوان ئەو رووسیاشتان بینی لەوێ ینی پەیوەندی لەگەڵ ئێران پەیوەندی لەگەڵ ئەمریکا پەیوەندی لەگەڵ رووسیا هەریەکەیان لە ئاوازێکە خوێنن بەسێن بە ئاوازی کوردستانی باش ئەمە چۆن ڕێکەخرێتەوە کاگیارگار لە مەفهومە گشتیەکەی کۆنفرانسی ئاسایشی منشن جارێکیش باسم کرد چەندێک زۆر قسەی لەسەر کرا پێڵێن مەڵتی لاترالیزم ینی فرەلایەن فرە ئاراستە و ئێمە لە هەرێمی کوردستان ئەمە سیاسەتێکی ڕسمی هەرێمی کوردستانی هەموو دامەزراوەکانیەتی کە هەرێمی کوردستان لە ململانەکانی ئەمریکا و ئێران بەشێک نییە و بەشێک نابێت لەو ململانانێک کە هەیە هەرێمی کوردستان سەیری بەرژەوەندیەکانی ئاسایشی نەتەوەی خۆیەکە سەیری تواناکانی خۆی ئەکا و سەیری سیاست و بەهاکانی خۆی ئەکات لەو ڕوانگەیەوە ئێمە بۆ نمونە ئێستا ڕەنگە کۆماری ئیسلامی ئێران پێی خۆش نەبووە کە ئێمە لە دانیشتنی پەرلەمانی عێراق بەشدار نەبووین و بە ئاشکرا و بە غەیرە ئاشکراش وتومانە لەگەڵ بەردەوامی پشتیوانی هێزەکانی هاوپەیمانانین بۆ ئێمە و بۆ سوپای عێراق لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بەڵام مەسەلەن ڕەنگە ئەمریکاش پێی خۆش نەبوو بێکە ئێمە شاندی هەرێمی کوردستان چۆ بەشداری پرسێ قاسم سلێمانی کردو لە ئێرانە
بەڵام دیسانەڵین ئێمە سەیری بەرژەوەندی هەریم لە گۆشەنیگای هەولێر و بەرژەوەندی کاڵێم هەولێر و پایتەختی کوردستان لە گۆشەنیگای هەرێمی کوردستانەوە سەیری معادلەکە ئەەکەین نەک لە گۆشەنیگای تارانەوە سەیری واشنگتن کەین یان خۆمان بخینە واشنگتن لە جیاتی واشنگتن سەیری تاران و معادلاتی ئێران لە ناوچەکەکەین و ئەمەش جۆرێکە لە هەوڵە درێ لەلایەن ئێران و ئەمریکا و هەوڵە درێ بە هەموو جۆرەکان هەرێمی کوردستان ڕابکێشرێتە ناو کۆمەڵێک بەڵام هەرێمی کوردستان سیاسەتێکی ڕوونی هەیە نابینە بەشێک لەو ململانێ سەربازی لە ناوچەکە هەبوو ئەبێت لە ئایندا و نابینە بەشێک لە ئەجندای ئێران دژ بە ئەمریکای ئەجندای ئێران ئەمریکا دژ بە ئێران بێ ئەمە ئەجندایەکی کوردستانیە ئەمە شەوای کردووە کە ڕێز و هەیبەتێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و دامەزرا و دەستوریەکانی هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان دروست بێت بەوەی کە توانیمانە سیاسەتێکی هاوسەنگ بگرینەبەر و پێشمان وایە لە ناو هاوکێشەکانی ئێستای ناوچەکە گرتنەبەری سیاسەتی هاوسەنگ ئەوەی پێڵێن بێلایەنیەکی پۆزتیڤ پێگەت بۆ بەهێزەکە ئەگەر سیرکەی دووسێ وڵاتی تر لەسەر ئاستی وڵاتانی تری دنیاهن تقریبان هاوشێوەی ئەوان ئەم هاوسەنگە پۆڵۆنیا مەسەنە لە ئەوروپا توانیوەتی سیاسەتێکی هاوسەنگ لە بین یەکێتی ئەوروپا و رووسیا و ئەمریکا بپارێزێ بۆی پێگەی پۆڵۆنیا ئێستا پێگەیەکی بەردەوام لە سەفراوان بوونایە پێگەی سەڵتەنەتی عومان لە ڕۆژ ئەگەر سەیریکەی وەکو وڵاتێکی عەرەبی لە پاراستنی ئەو هاوسەنگیانە پێگەی عومانی باراستوەتەوە بۆی هەرێمی کوردستانیش سیاسەتێکی ڕاست و دروستە گرتومانتە بەر ئەوە توانیمانە تا ئەم مەرحەلەیە و لە ئایندە هەرێمی کوردستانی پێپارێز سیاسەتێکی مەدروسە من هەندێک پرسیارم هەیە ئەبێ وەکو جێگری سەرۆکی پەرلەمان وەڵام بیتەوە هەندێکی ئەبێ وەکو ئەندامی شاندەکە هەندێکی ئەبێ وەکو ئەندامێکی پارتی ئەندامی سەرکردایەتی پارتی وەڵام بیتەوە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئێستا نێوانێکی چۆنە باشە خراپە وەکو چی جوابت بمەوە وەڵابی ئەمە وەکو ئەندامێکی سەرکردایەتی پارتی جوابم بیتەوە چاو نێشێ پرسیارم لەسەر کۆنگرەشە نا بەسەر چاو جارە پێشە شتێک حەزەکەم زۆر بە ڕوونی و ئاشکرای بە بینەرانی بەڕێز بڵین ئەم هاشوشی سوۆسیال میدیا ئەوانە بەڕاستی بخەنە لاوە باش پارتی دیموکراتی کوردستان بەڕێز و پێزانینەوە سەیری ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە هاوپەیمانی سەرەکی ئێمن و ئێمە پێکەوە بەرپرسین لە هەموو دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و ئەو دۆخەشی کە هاتە ئارا پێکەوە تێمان پەڕاندووە باش ئێستش ئەوەی ماوە لە بەردەممانە زیاترەوەی کە لە ڕابردوو بووە بۆی بە ئەزممویش دەرکەوتوە پارتی و یەکێتی ئەگەر پەیوەندیەکانیان پۆزتیڤ بن دیالۆگێکی باش لە نێوانیانە هەبێ هەردوو لا پابندی ئەو ڕێکەوتانە بن کە هەن گەلی کوردستان قازانجێکی زۆرەکە و سەقامبیەکی زۆر دروستەکە ئێمە دروشمی کوردستانێکی بەهێزمان هەڵگرتووە و کارمان بۆ جێبەجێکردنی ئەم دروشمە هەیە و ئێمە دوو ڕێکەوتنمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنێکی سیاسیمانەیە 4 پار ساڵ ئیمزامان کردووە ڕێکەوتنێکیشمانەیە بۆ ڕێکەوتنی پێکێنانی کابینەکەیە قیاسی ئێمە بۆ مامەڵەکردن لەگەڵ یەکێتی لەسەر جێبەجێکردنی ئەو دوو ڕێکەوتنەیە و لەگەڵ ڕۆحی ڕێکەوتنی ڕاستە ڕێکەوتنی استراتیجی بەداخەوە لە ڕووی عملیەوە وەکو خۆی نەمایەوە ئەوەی کە بەڕێز جنابی سەرۆک بارزانی و بەڕێز خوالی خوشبوو مامجلال بەڵێ کاک فازڵ میرانی ئاماژەی بەوە دا و توێتی ئەو ڕێکەوتنی کە لەگەڵ ڕەحمەتی جنابی سەرۆک مامجلال کراوە من ئەمەوێ بزانم لای ئێوە نیگەرانیەکەیە کە ئەو ڕێکەوتنانە جێبەجێ نەکرێن من لە برادرانی یەکێتیم بیستووە کە ئەوان خۆیان سەبەبی جێبەجێنەکردنی ڕێکەوتنی استراتیژی بوون لەبەرەوەیان بە لیستی جیاواز دابەزین کە بە پێچەوانی ڕۆحی ڕێکەوتنی استراتیژی بوو لە هەڵبژاردننی پێشووتر ئەوان بە لیستی جیاواز لە سندیکای پارێزەران جاری پێشووتر دابەزین و هەر پارتیش بردیەوە با نەچینە سەر تەفاسیلەکەی بەکو باسم کرد ئێمە پێمان وایە ئێمە یەکێتی مەحکومین بەوەی کە پێکەوە ئەو قۆناغی لە بەردەمانایە ئەوەش تێپەڕێنین و باز بین بەسەر کۆمەڵێک لەو نیگەرانیانی کە هەیە سووربین لەسەرەوەی چۆن بەچی سەقامگیری کوردستانە پارێزین چۆن ئەم یەکدەنگیە لە بەغدا ئەپارێزین چۆن ئەم سیاسەتە هاوسەنگەی باسم کرد لەو هاوکێشە هەرێمایەتیانەی کە هەیە پێکەوە ئەی پارێزین چونکە ئێمە بمانێ و نەمانەوەی مەحکومین بەوەی کە پێکەوە کارکەین بۆیە ئێمە یەکێتی دوای کۆنگرە نازانین کەی کۆنگرەکەیان کۆتایی پێدێ بەڕاستی ئەمەی تازەترین ڕوودا و بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەڵبژاردننی دوو کەسە وەکو هاوسەرۆک هەرێک لە کاک بافڵ تاالبانی و کاک لاهوری شێخجەنگی ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان دیارە کاک فازڵ میرانی ئەڵێەوە ینی ڕێکەڵێ هەر یەکێتی هەر بڕیارێک دەدات ئێمە پیرۆزباییان لێ دەکەین و هیوادارین سەرکردایەتی نوێ یەکێتی دەست بە کارەکانی بکات پێم خۆشە ینی لەزاری جەنابیشتانەوە بزانم پارتی دیموکراتی کوردستان چۆنە ڕوانێت ئەم هەنگاوە و چۆن مامەڵە لەگەڵ ئەم سەرکردایەتی نوێ دەکات پێشە شتێن پرسێکی ناوخۆی یەکێتی ئەمە هیچ تعلیقێکمان لە سەری نییە یەکێتی لە ناوخۆی خۆیانە بە میکانیزمی
هەر میکانیزمە کە قاعدە و کەوادری یەکێتی بە هەر میکانیزمێک بۆ ینی منایە وەکو پارتی تەقیم کەین کۆنگرەکەیان چی بۆ چۆن بووە و کیان هەڵبژاردۆ کیان هەڵبژار ئێمە مەڵە گەڵ کیانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین ئەوەی کە ئیمزای یەکێتی کردووە بۆ ئەو ڕێککەوتانی کە هەیە قیاس لای ئێمە کاگیادگار وەکو باسم کرد جێبەجێکردنی ئەو ڕێککەوتانن کە هەمان بوون پێشتر و ڕوانگەی ئەم قیادەی ئێستا یەکێتی و دوای کۆنگرەکەیان بۆ جێبەجێکردنی ئەو ڕێککەوتانە ئەو ئەرکە هاوبەشانی کە لە سەرشانمانایە ئەمە قیاسەکان نەک ئەشخاص کێ لە ناو یەکێتیە چونکە گەر ئێمە ماڵی شخصیمان لەگەڵ هیچ کەسێک لە ناو یەکێتیانە بۆی بزانن جێبەجێکیان خۆ گفتوگۆ بەردەوام هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە یعنی ئێمە دەرگای گفتوگۆماندانە خستۆ لەسەر یەکتری بەڵام یەکێتی خەریکی ئەم دۆخەنەوەخۆی خۆی بووە ئێستا ئەوەی کە لای ئێمە گرنگە جێبەجێکردنی ڕێککەوتنی سیاسیەوەی کە چواری سێ بەڕێز جەنابی کاگنەچیروان بارزانانی کا کۆستر دیمزایان کردووە لەگەڵ ڕێککەوتنی پێکێنانی حکوومەت کە شاندی مەکتەبی سیاسی پارتی لەگەڵ یەکێتی پێی گەشتوین و لەگەڵ ڕۆحی ئەو ڕێککەوتن استراتیجی کە پێشتریش لەلایەن جەنابی سەرۆک بارزانی و لایەن بەڕێز خوا لە خۆشبام جەلال چی بەنسبەت کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستانەوە ینی ئەم کۆنگرەیە لەم کاتە زیاتر وا ئاماژەی پێکراوە کە بۆ ئەوەیە خۆتان بگونجێنن لەگەڵ دۆخی ناوچەکە و لەگەڵ دۆخی هەرێمی کوردستان مەبەستان چییە لە خۆ گونجاندن ئێمە پێش ماوەیە کۆبنەوەی ئاسایی ئەنجومەن پێم وابێ ئەمڕۆژ کۆبوونەوەیەکتان کردووە لەو بارەیەوە هەنگاوەکانی داهات و چییە بێ ناسمە ناوردەکاری باشە سەحەبی زیرەکی پێت ناڵێ مەموو شتێک ئێمە پێش ماوەیە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بۆ بە سەرپەرشتی سەرۆک مەسعود بارزانی و لەوێ بە ئەنجومەنی سەرکردایەتی بڕیاری وەرگرتو کە لە 2020 تا کۆنگرە بکات باش کەی لە 2020 هێشتا ئەم بڕیارە نەدراوە بەڵام هەر لەوێ بڕیار دراوە کە لیژنەیەکی باڵا دروست بکرێت لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی لیژنەیەکی حەوت کەسیە لەو لیژنەیە ڕاست پێدراوین منیش ئەندامم لە لیژنەکە ڕاست پێدراوین دراسی زمینە سازی بۆ کۆنگرەیەکی سەرکەوتو نەوعی چکە جەنابی سەرۆک فەرمووی کە بێ کۆنگرەکە کۆنگرەیەکی نەوعی بێ ئێمە بیرمان نەچێت 10 ساڵە یعنی لە 2010 کۆتایی 2010 کۆنگرەمان بەستووە لە 2010 تا ئێستا ئێمە 5 هەڵبژاردنمان لە بەردەما 5 هەڵبژاردنمان کردووە دوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 2013 و 2019 دوو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە 2014 و 2018 و هەڵبژاردنێکی ئەنجومەنی پارێزگاکان لە 2014 واتە بۆ مەعدەلی هەردوو ساڵێمە هەڵبژاردێکمان لە پێش هەبووە و بۆ ئەمەش پارتی دوای کۆنگرەی چواردە ئەبێت چه جۆرە حیزبێک بێ و چۆن مامەڵە لەگەڵ دیموگرافیای دەنگدەرەکە چکەمە حیزبی دەسەڵاتین بمانێ و نەمانوێ حیزبێکین حیزبێکی گەورەین حیزبێکی خاوەن بڕیارین حیزبێکی خاوەن مەرجعێکی گەوری و سەرۆک مەسعود بارزانین چاوەڕوانی هەر چوار پارچەی کوردستان و معادلاتی ئیقلیمی لە پارتی فەرقە لە چاوە هەموو حیزبەکانی ترا پارتی حیزبێکی ئاسایی نییە بەڵام پارتی ئەتوانێت تعریفی ئەم قۆناغی دوای کۆنگرەی چواردە لە بەرچاومانەوە ئێستا ئەو لیژنانەی کە دروستکراون لیژنەی فەرعین و مناقەشاتەکەین لەناو خۆمانە بۆی بەرچاوڕوونیەک دەینە قیادەی خۆمان تعریفی پارتیکەین تعریفی کارکەکانی پارتیکەین ئامانجەکانی ورترکەینەوە دوایی بەپێی ئەم پێناسەکردنی ئامانج و ئەرکانەی کە بۆ دوای کۆنگرەی چواردە هەیە هەیکەلیەتی پارتی لە ڕووی تەنزیمیە و لە ڕووی ئینتیخابیەوە بە گوێرەی ئەو ئامانج و ڕوانگەی بگونجێنینەوە ئەو کات پارتی هاوڕێیانم پێمەڵێن دوو خولەکم ماوە بێمە سەرباسی پارلەمانی کوردستان زۆر جار لێرە و لەوێ گوێمان لێ بێت تۆ ئاماژت پێدا وتت پارتی وەکو حزبی یەکەم لە ناو پەرلەمانیش حزبی یەکەمنەوە ئەوترێ پارتی ئەوێت ڕۆڵی پەرلەمان پەراوێز بخات لاوازی بکات وایە جەنابتان جێگری سەرۆکی پەرلەمان ینی ئەم قسەی هەیە کە نایانەوێت بەعام لە هەرێمی کوردستان کە پەرلەمان بەشێک بێت لە بڵێم بەڕاستی دۆخێکی نەخوازراو کە خۆزگەوانە بواە پەرلەمان کراوەتە ئامانج یعنی بمبورە زۆر جار قسە لەسەر پەیوەندی نێوان جەنابتان و دکتۆر ڕێوازفایەقی سەرۆکی پەرلەمانی شەکرێت نا ئێمە ئەوەی باسەکەگەر ئێمە جارە پێشە شتێک پەرلەمانی کوردستان پەیڕەوێکی ناوخۆی خۆی هەیە و ئێمە بە پابندی تەواوی ئەو پەیڕەوەین کە هەین و لێشت ناشاری ئێمە ڕێکەوتنی سیاسیشمانەیە وەکو پارتی و یەکێتی و گۆڕانیش بۆ پێکێنانی حکوومەت بۆ پێکێنانی پەرلەمان و هەمومان پێ پابندی ئێمە سەرباسی گۆڕانجی ئەوەنجگلیانە لەو ڕێکەوتانی کە هەیە لە پەرلەمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بە هیچ خۆگەمان ویستایمە زۆرینەی خۆمان بەکاربێنین بەبێ ڕێکەوتن لەگەڵ یەکێتی و گۆڕان 6/11/2010 کە سوێندی یاسایمان خوارد لە هەمان ڕۆژ و هەمان جەلسایمان مەتوانین دەستی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێرین زۆرینەیەکی واشمانە بوو زۆریش بە ئاسایی و زۆریش یاسایی بوو بەڵام نەمانویستو ئەم زۆرینەیە بۆ لاتاریکردنی هیچ لایەک بەکاربێنی و ئێستش هەتا پێمان بکرێ هەتا پارتی پێی بکرێت تەوجیهاتی جەنابی سەرۆک
مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بۆ ئێمە بۆ فراکسیۆنەکەشمان ئەو بە هەتا پێتانەکرێ پەیوەندێکی هاوسەنگتان لەگەڵ فراکسیۆنەکانی ترا هەبێ شت بە زۆرینە و کەمینە تێمەپەڕێنن و هەتا ئێمە بشزانین لایەنەکانی تر پێگەکانی خۆیان بۆ دژایەتی پارتی بەکارنایەنن ئێمە بە هیچ شێوەیەک ناچینە ئەو مەعمایەوە بەڵام قیاس بۆ سەرکەوتنی پەرلەمان کا یادگارەوە کرێت چەند یاسای گرنگ دەرەکات چەند هێزی توانای چاودێری هەیە ئێمە ئەمە کراوە ینی جنابتان باستان لە ئەو افتیخارە نیشتیمانیە کرد کە بێ هەموو تاکێکی کورتەی بێ بۆ ڕووداوەکان پەرلەمان ڕۆڵی لەوە هەبوو کە ئینتیمایە نەمێنێت کاگیادگار پێشە شتێک ئێمە 6 11 کە سوێندی یاساییمان خوارد بەداخەوە حیزبە سیاسیەکان گفتوگۆکانیان 6 مانگی خایان لەسەر پۆستەکانیان ئەتا حکوومەت پێکێنرا لەو 6 مانگە پەرلەمانی کوردستان توانی سەرۆکایەتی هەرێم یاساکەی هەموار کاتەوە سەرۆکی هەرێم هەڵبژێرێت سەرۆکی حکوومەت دەستنیشان بکات دەنگ بە کابینەکە بات بڕیارێکی گرنگ لەسەر مەسەلەی جینۆساد ناساندنی ئێزیدەکان و ئەوەی سەی هەشت بات لە هەمووی گرنگتر تێپەڕاندنی یاسای چاکسازی کە من ئیرادەی گەورەی پەرلەمانی کوردستان بوو لەگەڵ حیزبەکانمان کە توانیمان پێکەوە کە کارنەخاڵی چاودێریەوە شەکەن کە توانای چاودێریکردنی پەرلەمان بۆی بیناڕێن بەڕێزان ئێوە زانن کە ئێمە لەم دووەرزە تا ئێستا 155 پرسیاری پەرلەمانی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چووە تەنها 33 پرسیاریان ماوە جواب بدرێتەوە ئەویتری جواب دراونەتەوە کە لە هیچ خولێکی تری پەرلەمانی کوردستانە ئەمە نەبووە دیسان ئەڵێمەوە پارتی دیموکراتی کوردستان زۆرینەکەی خۆی و هاوپەیمانەکانی کە زۆرینەیەکی مریحە بۆ پاراستنی شکۆی پەرلەمان بۆ کە ئەکتیڤی پەرلەمان بۆ پاراستنی وەکو دامەزراوەیەکی نیشتیمانی بەکار هاوڕێیان یەک خولەکەم بەنیەم پرسیارە گرنگە گۆڕان گلەی هەیە لەوەی کە نازان پۆستەکانی لە حکوومەت وەرناگرێت زۆر بە کورتی وەڵامێکی ئێوەشم بیتەوە ئێمە پێش 2 هەفتە من خۆم سەرۆکایەتیشاندێکی پارتیمان کردو لەگەڵیان دانیشتوین باشە بەشێک لە ئامادەیە هەندێک وەکیل وەزیرەکانیان بڕیاریست بەڵام ئێمە ڕێکەوتنێکمان لەگەڵ یەکێتی ڕێکەوتنێکمان لەگەڵ گۆڕان بەشێک لە پۆستەکان تەقاتوعەکان لە بینی یەکێتی و گۆڕانە پارتی لە بەشێک لە پۆستەکانی خۆشی خۆش بۆی بتوانێت ئەم ڕێکەوتانە جێبەجێکە بەڵام بەهۆی ئەوەی کە کۆنگرەی یەکێتی هەبوو برادرانی یەکێتی تا ئەم لە حسێش نەیانتوانیوە ناوی بەشێک لە کاندیدەکانی خۆیان بۆ پۆستەکانیان بن بەڵام دڵنیاتانەکەینەوە پارتی دیموکراتی کوردستان هەموو مرۆنەتە گەنوێنێ بۆی پێکەوە لەگەڵ یەکێتی و گۆڕان و پێکات و لایەنەکانی تریش استقراری سیاسی و استقراری دامەزراوی لە هەرێمی کوردستان بۆ کوردستانێکی بەهێزتر بجێبێنێت پشتیوان بەخوا بەڕێز کاکێ من هەورامی جێگری سەرۆکی پارلەمانی کوردستان و ئەندامی وەفدی هەرێمی کوردستان بۆ کۆنفرانسی میونشن زۆر سپاس بۆ زانیاریەکانت هەندێک سەبقی سەحافیشی تیا بوو بۆ ئێمە گرنگ بوو ماندوو نەبن هەر بستان خۆش بێت بینەرانی ئەزیز ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن ئەوەی بینیتان گفتوگۆیەکی گەرم بوو لەگەڵ جەنابی کاک هێمن هەورامی ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بێت خواتانە